لێبوردن وشەیەکی ناسکە هەرچۆن چیرۆکنووس و ڕۆماننووسی ئەمریکی مارک توین دەڵێت لێبوردن ئەو بۆ نەخۆشەیە کە لە گوڵە بنەوشە دەردەچێت هەرچەندە بایتوند و بەهێزی شەبێت. لێبوردن پێچوانەی ڕق و کینەیە، هەستکردنە بە هەڵە و تاوان بەرامبەر بە کەسی بەرامبەر. لێبوردن پردی بێگەیشتنەوەی دڵە ڕەنجاوەکانە. لە لێبوردندا گرنگترین شت لە بیرکردنی ڕابردووە، هەرچەندە ڕابردوو ناگۆڕێ بەڵام دەتوانین داهاتوویەکی باشتری پێ بنیاد بنین. تۆ کۆکەسایەتێکی شاری سلێمانی تێڕوانین لەسەر لێبوردن چییە؟ وڵاهی لێبوردن چاکترین چەکی بەشەرێتە، چون ئەگەر لێ ببووری هەز بە ئینسانیە دەکەی، هەز بە بەشەرێ دەکەی، هەز بە واکەی کە تۆ ئینسانیش قابلی لێبوردنە. ئەکرێ ئینسان ئەوەندە گەورە بێت لێ ببوورێ. ئەگەر بین بەراوردکەین زیاتر ئەم تێڕوانینە لە ناو گەنجانە چۆنە بینی؟ ئایا کەسە بەتەمەنەکان زیاتر هەز بەواکەن چەندە گرنگە لێبوردەبین یاخود لە ناو گەنجانیش ئەم تێڕوانینە هەیە؟ ئەکرێ ئینسان احترامم هەیە گەنج بوو و پیر بێ لێ ببوورێ، چونکم لێبوردن ئەتوانم بڵێم شەخسیەتەکەت دەرەخا، لەبەر ئەوە بەلامەوە گەنج و پیر دەوری نییە، دەوری ئینسانێت دەوری هەیە. ئەزمون تا چەندە گرنگە بۆ ئەمە؟ ئەگەر ئینسان ئەگەر چی ئەزمموی ببێ یانەی بێ لێبوردنەکە خۆی لە خۆی ئەزمونە بۆ ئینسانەکە. لە ژیانی خۆتا کەسێکە بووە شتێکی بەرامبەر کردبێتی و لێی گورابیت؟ وڵی من خۆمەکە خۆم نازم دڵم زۆر پاکە شتێکێ، بەڵام لەوانی لی بڵێم لێت دەبورم بەس ڕەنگە لە دڵام بێنێتەوە. ئەڵێ لێبوردن بۆ ناوەڵانەوەی پەڕەیەکی ترە و بەڵێ بۆ تۆ ئەمە بووە؟ بۆ من ڕەنگە با بوو، بەڵام هەموو کاتنا یعنی کەسێکی باش نەبوو کە بڵێم دڵم زۆر لێ شکا بێت ئەوە لێ ببورم. ڕەنگە بڵێم ئەگەر هەڵەیەکی لێ بورا مڵێت ئەبورم، بەڵام ڕەنگە لە دڵمە ما بێتەوە شتێکی لە دڵتان بێنێتەوە زیاتر لە ناو خۆمانە بەو شێوەیە ئەنیا لێ دەبورم بەس باش نییە. بەڵێ کارەکەی چییە؟ وڵی کارەکەی نموێت بڵێم چی نازانم، ئەستی ڕۆشن بیری خۆمان بەو شتەوەی جار وەک وڵاتان نییە. وڵای لێبوردن زۆر خۆشە، توانەوە بێکارێکی زۆر باشە، بەڵام زۆربەی خەڵکی ئێمە لێرە ینی هیلاکی ژیان و ئەوانەوەی لاتۆ ڕەنگە کەم بێت نازانم چۆنە، بەڵام شتێکی زۆر خۆشە هەموو کات بەکار بێت و لە یەک ببورن ژیان زۆر جوانترە بێت. ژیان کورتە؟ ئەرەوەڵا کەسەکە بووە لە ژیان تا کە هەستکەی پێویستەکە لێی ببووریت یان ئەو لە تۆ ببوورێت؟ ئەی چۆن هەیە، بەڵام ئەبێ ئازابی بتوانیەوە جار هەیە و ئازایەتیت نییە بیکەی بجاریش هەیە ئەیترە توانیت. تۆ ئازاتێتە بۆ بۆی؟ وەڵایی بڵێم چی ڕەنگە ناو ئێمە کولتوری لێبوردن هەیە؟ هەیە بەڵێ هەیە، بەڵام زۆر کەم. وەکەی بۆ چیە گەڕێنیتەوە؟ وەکەی بۆ ئەوە گەڕدەوە کەس بە کەس نییە، کەس یعنی خەمی کەسی نییە، کەس یارمەتی کەس نایە. پاشەگەر کەسێک هەبێت تۆ داوای لێبوردنی لێ بکەی چی پێڵێ؟ وڵی من پێی بڵێم یعنی ئەلێم داوای لێبوردن لێکەمکەوە ئەو بەرامبەر تۆ ئەو غەڵەتەم کردووە داوا لێکەمکەوە لێم بوو.